یەکێتی خانەنشینانی کوردستان هۆشداری بە حکومەت دەدەن و دەڵێن داواکاری و مافەکانیان جێبەجێ نەکرێت ڕێگەی دیکە دەگرنە بەر. ئەوان داوا دەکەن موچەی 20 مانگی ساڵی 2015 کە لێیان بڕاوە بۆیان بگەڕێنرێتەوە. دابەشکردنی موچەی خانەنشینان بە میکانیزمێکی گونجاو یەکەم وەزارەت دابەش بکرێت، هەروەها موچەکانیان هاوتای عێراق بکرێت. دەرکردنی بڕیاری جێبەجێکردن واتە ئینفاذی یاسای ژمارە 9 یەکگرتووی ساڵی 2014 ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هەرێمیشدا بەو پێیەی لە دەستووردا هەموو تاکێکی عێراقی لە ماف و لە ئەرکدا یەکسانن، بۆیە داوا دەکەین ئەو یاسایە لە هەرێمیشدا ئینفاز بکرێ و جێبەجێ بکرێت. گێڕانەوەی سەرجەم ئەو موچە زەوتکراوانەی کە هیچ تەفسیرێکی یاسایی نایەنگرێتەوە لە ساڵی 2012 تا ئێستا کە بریتین لە ئەلیف موچەی 20 مانگی تەواو ئەو خانەنشینانەی لە 2014 بەدواوە خانەنشین کراون بە پێی ساڵەکانی خانەنشین تا ئێستا 20 موچەی تەواومان لای حکوومەتی هەرێمە. بە جێڕانەوەی ئەو بڕە لێبڕین و خۆگونجاندنە نایاساییەی ساڵی 2020 و دواتر بۆ خانەنشینان کە ڕێژەکەی لە ساڵ 21 بوو، چونکە ئەم توێژە لەو سەرمایەی خۆیان کە قەرزە لای حکوومەت موچەیان بۆ دابین دەکرێت. بەڕاستی ئەم حکوومەتە وەلای بۆ نەک خانەنشینانیە، بۆ هیچ موچە خۆریەک نییە. بەداخەوە ئەبوایە ئیستا خانەنشینان کاتێکی زیرەکی بۆ بکرایە و بچوایەتە بانکەکە بەو کاتە زیرەکە هەچ کاتێ بچوایە موچەکەی وەربگرتە. بەس بەداخەوە ئەم حکوومەتە ئەوە تا قەیرانی دارایی هەیە، قەیرانی ئابووری هەیە، قەیرانی نانگرانی هەیە، قەیرانی بەڕاستی خزمە گوزاری هەیە، قەیرانی سیاسی هەیە، قەیرانی کۆمەڵایەتی هەیە، زۆر بێباکە. لە ساڵی 2015 بە بڕیاری نێچیروان بارزانی سەرۆکی ئەو کاتەی حکومەت هاوتاکردنی موچەی خانەنشینان لەگەڵ عێراق بە پاساوی قەیرانی دارایی ڕاگیرا. ئێستا خانەنشینان داوا دەکەن جارێکی دیکە یاساکە هەموار بکرێتەوە و کاری پێ بکرێت. لە دەستور هاتووە هەموو تاچێکی عێراقی لە ماف و ئەرکدا یەکسانن. لە کاتێکدا جێبەجێکردنی یاسای نێوبراو لە ساڵی 2015 لەسەر داوا و بەواژووی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێم تەنیا بۆ ماوەیەکی کاتی و بە پاساوی ڕەوشی سەختی دارایی و ئابووری ئەو کاتی هەرێم ڕاگیرا بوو. لە ڕیزبەندی موچە دابەشکردندا خانەنشینان بخرێنەوە سەرەتا وەک پێش ساڵی 2016 تا نەبنە قوربانی هات و نەهاتی بڕێکپارە لە بەغداوە. هەر لێرەوە داواکارین کە بەڕێزان لە حکوومەتی هەرێم بێنە گۆ وەڵاممان بدەنەوە، ئەگەر نا هەر شێوازێکی تری خەبات و هەوڵدانی شارستانیانە بۆ جێڕانەوەی ماف و شایستەکانمان بەکراوە و ڕەوا دەبینین لە ئایندەدا. بەهۆی نەبوونی ڕێوشوێنێکی گونجاو بۆ خانەنشینان لە بانکەکان لە ماوەی چەند مانگی ڕابردوودا لە سلێمانی 4 خانەنشین و یەکێکیش لە سۆران لە نۆرەی وەرگرتنی موچەدا گیانێنە دەستدا و بەشێکیشیان بریندار و تووشی ڕووداوی هاتوچۆ بوون. خانەنشینان لەپاڵ ئەو داواکاریانەیاندا داواش دەکەن موچە فەوتاوەکانی خۆیان و پاشەکەوتە نایاسایەکەیان بۆ بگەڕێنرێتەوە، بە پێچەوانەوە ناڕەزایەتیەکانیان فراوانتر دەکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.